دروستکردنی پردوو ڕێگەی تۆقوت لە پارێزگای هەڵەبجە ساڵێک و 7 مانگا دەستی پێکردووە. ئێستا پرۆژەکە ڕاگیراوە. وەک هەمیشە ئەندامێکی لیژنەی سەرپەرشتاری پرۆژەکەش دەڵێت کێشەکە نەبوونی پارەیە. ئەم 8 کیلۆمەترە جادەی تێکەڵەڕێژ کراوە و حازر کراوە بۆ خیرکردن و حاڵی حازریش ئیشکردن لە ئێرەش و لە پردەکەش و لە بەری هەڵەبجی تازە و ناحێوارماوەش وەستاوە وەلەو لەو بەر هەر ئیشی لێ نەکراوە. لێرەش تەنها ئەم جادە کراوە پردەکەشی چی لێ نەکراوە. دیارە ماوەیەک لەمە پێش بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە هات و سەردانی ئێرەش و پردی تەنگی سێم حەمەیشمان کرد بە حکومەوەی هەردوو پردەکە لە سنووری ناحیەی سیروانن. گلەیان ئەوە بۆ هەردوو کۆمپانیای جێبەجەکار کە پارەیان بۆ سەرف ناکرێ. ڕێگەی پردی تۆقوت نزیکەی 20 گوندی لەسرە و ڕۆژانە وڵاتیان بەکاری دێنن. تێکەڵەڕێژ کراوە و ئامادەکراوە بۆ قیر. هاوڵاتێکی ناوچەکەش دەڵێت ژیانمان نەماوە ئەگەر بارانێکیش ببارێت وەک ئەوە وای هیچ نەکرابێت. پرۆژەکە وەساواتە پارە سەرف ناکرێت بۆ ئەم کۆمپانیانە. ئەمە بووە بۆ هۆی ئەوەی کەوا گرفتێکی تازە سەلێنیەوە بۆ خەڵک سەری هەڵداوە پەکەوتنی ڕێگاوبان. ئەم جادە جادەیەکی گەشتیاریە، جادەیەکی جووتیاریە، جادەیەکی کورە چی پێ بڵم زیاتر لە 20 گوندی لەسەر. ئەم جادەیەکی زۆر دوورنیە لە 9 بۆ 10 کیلۆمەتر زیاتریش نابێت. یعنی وەساندنی ئەم جادە بەڕاستی هەمسەر لە نێوە کێشەیەک و پەکەوتنی جووتیار و ئاژەڵداری و پەکەوتنی لادەکانەوە دڵنیامە ئەم جادە ئەگەر ئەم زستانە دەستی لە هەڵبگیرێ و قیرتاو نەکرێ وەک وایە سەر لە نیوە هەر هیچ نەکرابێت. بۆچی هیچ ناگەن تیازن نەبێت. لە ڕێگەی تەلەفۆنەوە لە بەڕێوەبەری کۆمپانیاکەم پرسی کەی دەست بەکار دەکەنەوە. پێڕاگەیاندم حکوومەت پێشینەکانی ڕاگرتووە و چاوەڕوانین هەر کات پێشینەمان پێدرا دەست بەکار دەکەینەوە. بەکوردی پارە نییە، سەرسویلە نییە، پێشینەکان بەستاوە. هەر دوێنێش بە ئەمری سەرۆکی حکومەت یاریمە کوردستان بزانام هەموو خەرجەکانی وەستاندووە. نەوەڵا بە تاکید ناتوانین بەس چاوەڕێیەکەین تۆ بڵێ هەروە بێ. بەپێی زانیاریەکان ڕێگە و پردی تۆقوت کە پارێزگای هەڵەبجە بە ئیدارەی گەرمیان دەبەستێتەوە 33 ملیار دیناری بۆ تەرخان کراوە. هەرچەندە بڕیار وابوو لە ماوەی 2 ساڵدا تەواو بکرێت، بەڵام تا ئێستا تەنیا لە سەدادەی جێبەجێکراوە و نەبوونی پارە چەندین جار کارەکانی و پرۆژەی ڕاگرتووە کە سەرۆک وەزیرانی ماوە بەسەرچوو بەردی بناغەکەی داناوە. ساما فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.